یەکێتی نیشتیمانی کوردستان سوورە لەسەر هەڵوێستەکانی سەبارەت بە بەشداریکردنی لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و دووپاتی دەکاتەوە تاوەکو پارتی دیموکراتی کوردستان پابەند نەبێت بە ڕاکەوتنەکەی 5 شوبات بەشداری پەرلەمان و حکوومەت ناکات. لەتیف شێخ عومەر وتەبێژی یەکێتی لە میانەی بەشداریکردنی لە بەرنامەی پانۆرامای کورسات نیوز ڕایگەیاند کێشەکانی کەرکووک بوو بە گرێکوێرەی ڕاکەوتنەکە چونکە بەپێی ئەو ڕاکەوتنە دەبوایە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە یەک ڕۆژدا ئەنجام بدرایە و پارێزگارێکی کورد بۆ کەرکووک دیاری بکرایە. بەپێی ئیتفاقی کە کرا و ئیمزاکرا لە ڕۆژی 5 دووە ئەبوو پەرلەمانی کوردستان هاوکات لەگەڵ ئەنجومەنی پارێزگای کەرکووکە لە یەک ڕۆژەدا بنیشن ئەمیان پەرلەمانی کوردستان جەلسەکە تەخسیسکە بۆ هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش بێجگەل لە چەند بڕیارێکە عیلاقی هەیە بە تەطبیعەوە کاروباری کەرکووک پارێزگارێکیش بۆ کورد هەڵبژێرن ئەو پارێزگارە بۆ کەرکووک هەڵبژێرن ئەو پارێزگارە کورد بێ و لە ناو کوردیشە یەشێتی بێ پێی استحقاقاتی انتخابی کە یەشێتی لە زەرفێکی زۆر سەخت و قورسە بە تەنها خۆی 6 کورسی هێناوە وەکە ئەمە چەسپە اتفاق کرا پێمانەوە بۆمە دەرگایەکە دەرگایەکی گەورەی ئەکرێتەوە ئەتوانین پرۆژە ڕەشنووسی پرۆژە سیاسیەکەی خۆمان کە هەر سێ تەوەرە گەورەکەی هەرێمی کوردستان و کەرکووک و بەغاشی تیابوو ئەتوانرێ ئاسانتر بێ و هیوایشی زۆریشمان لەسەر هەڵچنی هەمولایەکمان لە چەند ڕۆژی دوایە بمان دەرکەوت کە پارتی بەداخەوە ئەو اتفاقە جێبەجێ ناکە و دوایی ئێمە کۆبوونەوەی سەرکردایەتیمان کردەوە تەکیدیشمان کردەوە پەیامیشمان نا لە ڕێی کۆبوونەوەی سەرکردایەتیەوە کە ئەمە قەراری سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەبێ ئەو ڕێکەوتنە ئیمزا بکرێ تاکو کە فراکسیۆنەکەمان دەستی واڵا بێ بۆ بەشداریکردن لە جەلسەی یەکەمی پەرلەمانە. ئێمە هەوڵی زۆرماننا هیچ نەمانەیەکین بۆی نەگاتە ئێستا ئەوەی کە ئێستا ڕووی یاوە هەڵەیەکی سیاسی گەورەیە پێویستە ئەوانەی کردویانە چارەسەری بکەن. وتەبێژی یەکێتی ڕۆنیشی کردەوە جیاوازی یەکێتی لەگەڵ پارتی شەڕکردنە لەسەر بەرژەوەندیەکانی خەڵکو و بەشداری خەڵکی کوردستانە لە حکومڕانیدا هەروەها شەڕکردنە لەسەر شەفافیەت و عەدالەتی کۆمەڵایەتی دووپاتیشی کردەوە یەکێتی شەڕ لەسەر دەستورێک دەکات مافەکانی هاوڵاتی بوونی تێدا پارێزراو بێت شەڕ لەسەر پلە و پۆست و پارێزگار ناکات. جیاوازەکانمان لەگەڵ پارتیە شەڕە لەسەر برژەوەندی خەڵک شەڕە لەسەر مشارەکەی سیاسی هەموو خەڵکی کوردستان لە حکومڕانی کوردستانە شەڕە لەسەر شەفافیەت شەڕە لەسەر عەدالەتی کۆمەڵایەتی شەڕە لەسەر سیستەمی لامەرکەزی کە معاناتی خەڵک بەدەست مرکزیەتەوە کۆتایی پێبێنە شەڕە لەسەر تعدیلی یاسایەکی هەڵبژاردن کە ناحەقیشی زۆری تایە و لێکەوتەی خراپی لێکەوتێتەوە شەڕە لەسەر دەستورێک کە مافەکانی هاوڵاتی بوونی تیا پارێزراو بێ و حکوومەتی هاوڵاتی دروست بکە لە وڵاتەیە شەڕی ئێمە نییە بە تەنیا نە لەسەر پلەیە نە لەسەر پۆستە شەڕ لەسەر پارێزگایەک نییە شەڕ لەسەر چارەنووسی کەرکووکێکە کە هەموومان نەزانین کەرکووک لەکوێی کوردستانایە. هەروەها بێگەر تاڵەبانی ئەندامی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان لە میانەی بەشداریکردنی لە ستۆدیۆی هەشتی کەناڵی کورسات نیوز ڕایگەیاند هەتاوەکو ڕێککەوتنی سیاسی نەکرێت بەشداری پەرلەمان و حکوومەتی هەرێم ناکەن. جەختێشی کردەوە یەکێتی سازش لەسەر بڕیار و داواکاریەکانی ناکات و پرسی هەرێم و کەرکووک و بەغداد یەک پاکێجە. یەکێتی هێزێک نییە کە بتوانرێ فەرامۆش بکرێ و ڕۆڵ و پێگەی یەکێتی وەلاوە بنرێ لە حکومڕانی کوردستاندا بە دڵنیاییەوە هەموو هێزە سیاسیەکانی کوردستان و بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان لە سنگ و لە پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان تێدەگا بۆیە من دڵنیام ینی چەند ڕۆژی ئایندە پرۆسەی سیاسی هەنگاوی نوێتر و حتمما خوێندنەوەی تازەتر بەخۆی. وەستا ڕەسوڵ ئەندامی سەرکردایەتی یەکێتی لا لێدوانێکیدا بۆ کورسات نیوز ڕایگەیاند یەکێتی سوورە لەسەر ئەوەی ڕێکەوتنێکی سیاسی لە نێوان هەردوولا ئیمزا بکرێت بۆ چارەسەری کێشەکانی هەرێم و مەسەلەی کەرکووک. لای خۆشیەوە هەڵۆ پێنجێنی ئەندامی سەرکردایەتی یەکێتی ڕایگەیاند لە کۆبوونەوەی سەرکردایەتی جەختیان لەوە کردەوە
بە سێ پاکێجەوە بەڕێکەوتنی سیاسی بچنە ناو پرۆسەی سیاسی هەرێم کە ئەوەش گەرەنتی یەکڕێزی گەلەکەیان و پرۆسەی سیاسی دەکات. موقیفی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سوورە لەسەرەوەی پرۆژێکی سیاسیە لە بینی هەردوو لەمانەوەژۆ بکرێ بۆ حکومڕانی 4 ساڵی ئارامی لە کوردستان و بۆ چارەسەری کێشەکانی کەرکووک. ئێمە قسەمان لەسەر ئیمزاکردنە واژۆکردنی ئەو ڕێکەوتنە سیاسیەیە پارێزگاری کەرکووکش و پێکهێنانی حکوومەتش هەموو یەک پاکێجە لەبەرەوە قسەمان تەنها لەسەر واژۆکردن ئیمزاکردنی پرۆژە سیاسیەکەی بە ڕێکەوتنی سیاسی داخلی ئەو پرۆسە سیاسی ئابین کە لە کوردستان هەیە بە هەر سێ پاکێجەکەەوە ئەوەی زمانی یەکریزی گەلەکەمان ئەکات ئەوەی زمانی سەرکەوتنی پرۆسەی سیاسی و ئیداری و حکومڕانی لە کوردستان ئەکات بێگومان ڕێکەوتنێکی سیاسیە. یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هەڵوێستێک لە بەرامبەر پابەند نەبوونی پارتی بە ڕێکەوتنی 5 شوباتی نێوانیان بەشداری کۆبوونەوەی پەرلەمانی کوردستانی نەکرد و دووپاتی دەکاتەوە پرسی کەرکووک و بەغداد و هەرێم یەک پاکێجە و جیا ناکرێتەوە.